ئەم ساڵی شۆکم هەموو ساڵێک سنتەری میترۆ راپۆرتی خۆی ڕائەگرێت بۆ ساڵی 2023 کە لەو راپۆرتەیە ئامارەکانی پێشێرکاری ئاماژە بە ئامارەکانی پێشێرکاری کراوە زۆرترین جۆری پێشەرکاری کە ساڵانە دووبار دەبێت لە هەموو راپۆرتەکانی سنتەری میترۆ بریتە لە ڕێگری و جیاکایی لە نێوان کەناڵەکانی ڕاگەیاندە ڕێگری و جیاکایی دەکرێت لە پێدانی زانیاری لە ڕێگریکردنیان لە ڕووماڵکردن و گواستنەوەی ڕووداوەکان تەنانەت ئێستا ڕێگری و جیاکاری دەکرێت لە بابەتی پێدانی ڕێکلامیش بەت ئێستا دەوترێت کۆمپانیا گەورەکان قۆڕەکراون لەلایەن میدیا گەورەکانەوە و میدیاکانی نزیک لە حیزبەوە. ساڵی 2023 تا ڕادەیە ساڵێکی هێمن بووە ناڕەزایەتەکانی شەقام و خۆپیشاندانەکانی شەقام توندوتیژی تێدا نەکەوتوتەوانەیە بۆ سڕاعی سیاسی نێوان لایەنە سیاسەکانیش بە شێوەیەکدا بڵێم تونتر نەبوو وەک لە ساڵانی بەراورد بە ساڵانی پێشتر بۆ ئێمە هەمووی هۆکار بوون بۆی کە ژماری پێشەرکاریەکان کەمتر بێت و ڕۆژنامەنووسان کەمترین پێشەرکاریان بەرامبەر بکرێت. بگرە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان شاناسی بە بۆ نێو یاسایەکان کە تاوەکو ئێستاکە لەناو بینای پەرلەمانی کوردستان لەناو بینای ئەنجومەنی وەزیران لەناو فەرمانگەکان لەناو تەنان لەناو مزگەوت و کڵەسەکانیش پێشەرکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووساندا کراوە بۆیە توانم بڵێم هەرێمی کوردستان بە تەواوەتی ژینگەیەکی زۆر لەبارە بۆ ئەوانەی کە پێشەرکاری و سەرپێچیەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و کاری میدیایی. توێژینەوەیمان لە ڕێگەی ڕاپرسی وەکرد تێیدا نمونەیەکی هەڕەمەتی لە ژنانی ڕۆژنامەنووس کە ژمارەیان دوو خاتونە هەڵبژێردراوە بەگشتی دۆخی ژنان لە ڕوانگەی ئەوانەوەکو لە ڕوانگەی خۆشمەوەکو توێژەرێت لە دۆخێکی خراپدایە بەڵام بەداخەوە ئەو کەیسانەی توندوتیژی هەراسانکردن کە بەرامبەر بە ژنانەکرێت تۆمار ناکرێت و وەتەرکیزی ناکرێتە سەر و بڵاو ناکرێتەوە بۆیە زۆربەی کەیسەکان کپەکرێن ئێمە ئەم ساڵ ئەتوانین بڵین تەرکیزی تەواوەتیمان لەسەرەوە بوو کە ژنان بەگشتی دۆخیان چۆنە ژنان ڕێژەیەکی کەم لە ناوەندەکانی بڕیاردان لە مزرامیدیەکان پێک دێنن لەو نمونەی لە بەردەستی ئێمە بووە 92 کەس کە بەشداریان تیا کردو تەنها 2 کەس پۆستی بەڕێوبەری بەش یاخود بەڕێوبەری گشتی دامەزرامیدیەکانیان هەیە ئێمە پێمان وایە ئەمە بە تەواوەتی کاریگەری هەیە لەسەر گوتاری ژن و خستنە ڕووی وێنەی ژن و دۆزەکانی ژن لە میدیایە. لەبەروی سیاسەتێکی دیاریکراو لە ناوەندەکانی ڕاگەیاندن نییە بۆ سیاسەتی جەندەری سیاسەتی ڕوبەڕووبوونەوەی هەراسانکردن بۆیە ئەم ژنانە پراوێزە خرێن و نازان دڵنیان بەکێ بگێنن و لە دەریشەوە متمانەیان بەشێکی زۆریان کە ئاماژەیان پێداوە متمانەیان بە یاسانە ماوە کەیسەکانیان نابنە بەردەم دادگا بەشێکی تریشیە گەڕێتەوە بۆی کە ئەمان خۆیان ژنن پیشەکەیان بە هەستیارە زانن پێیان وایە گەر بێت و کەیسێک لەسەریان بجوڵێ لەوانەیە لە ڕووی کەلتورەوە کۆمەڵگا تەقبولی نەکات و لەبری ئەوەی بە مەساڵحەتی ئەوان و لە قازانجی ئەوان بشکێتەوە زەرەریان بێبات و دووریان خاتەوە لە پیشەکەیان. ئەو ڕێنماییە دەرکەن بۆ ئاسان جێبەجێکردنی یاسای نافەکان دەستکەوتی مافی زانیاری چونکردن یاسایانە ئازادیەکانی زۆر و پەڕۆڵی لێبێتەوە لە هەمووی گرنگتر بگرێت بۆ چوونی فوقاکانی یەکێ لەوانە ئەوەیە کە یاسایەکی دەستکەوتنی زانیاریت هەیە 10 ساڵ زیاتر دەرچۆ 2013 تا ئێستاکە وەکو پێویست جێبەجێ ناکرێت بە پاساوی ڕێنمایی بۆ دەرنەچۆ لەلایەن کۆمسیۆنی مافەکانی مرۆڤ باوکاری و ئەنجومەنی وەزیران یەکێکی کە لەوانەیە کە ڕۆژنامەنووسان بە گوێرەی یاسای خراپبەکاریانانی ئەمریکانی پەیوەندیکردن مامەڵەیان لەگەڵاکرێت کە سزاکەی و یاسایە تونترە لە یاسای ڕۆژنامەگەری و یەکێکی دیکە لە کێشەکان ئەوەیە کە باونیان تەوقیفکردنی ڕۆژنامەنووسانە کە ڕاستە تەوقیفکردن لە یاساکان هەڵنەوەشامەتەوە جیاوازە لەگە بەندکردن دەست بە سەرگرتن تەوقیف بەڵام لەگە ڕۆحی یاسای ڕۆژنامەنووسی ناگونجێت.